سلااوتانە خوێنمەوە بەیاننامەی هەڵمەتی خۆپارێزی ڕێکخراوی ئازادبوونە. پاش بڵاوبوونەوەی چڕی ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 لە تەواوی دنیا بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی و گیر و گرفتە تەندروستیانەی بە دوای خۆی داهێنای بەپێی راپۆرتە تەندروستی نێودەوڵەتیەکان بەکارهێنانی دەمامەت یەکێکە لە ئامڕازە هەرە گرنگەکانی ڕێگریکردن لە هەڵگرتن و توشبوون بە ڤایرۆسەکە. لەم سۆنگەیەوە ڕێکخراوی ئازادبوون بۆ تواناسازی تاکگەرایی و پەرەبێدانی دوانەمرۆیەکان لە قۆناغی یەکەمیدا ئەرکی بەکردانی 50,000 دەمامکی لاستۆ گرت و بە ڕێژەی جیاواز و بەپێی پێویست بەسەر هاوڵاتیانی ناوچەکانی هەرێمی کوردستان لە دام و دەستگا و شوێنە قڕاباڵغەکانە بە هاوکاری چەند ڕێکخراوێکی مەدەنی تر دابەشی کردن کە ئەمەی خوارەوە ئامارەکەیەتی. ناو شاری هەولێر 10,000 دانە، ناو شاری سلێمانی 15,000 دانە، دەڤەری ڕاپەڕین 7,000 دانە، دەڤەری گەرمیان 8,000 دانە، هەڵەبجە و دەوروبەری 4,000 دانە، چەمچەماڵ و دەوروبەری 4,000 دانە، ناو شارۆچکەی دەربەندیخان 2,000 دانە. لە ئێستادا دەمامکەکان لە زۆرینەی ناوچەکان دابەش کراون و ئەمڕۆ 15/7/2020 بەشی ناو شاری سلێمانی بە هەڵمەتێک لە شەقامی سالمەوە بۆ ناو بازار دابەشەکرێت و ڕۆژانی ئایندەش لە دام و دەستگا جیاوازەکان بەردەوامە بێت. لە قۆناغی دووەمدا و بە گوێرەی بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسەکە لە بەکردان و دابشکردنی دەمامەت بەردەوامە بین لە پارێزگاکانی کەرکووک و دهۆک و ناوچەکانی تر. بە هیوایم هەوڵە و هەموو هەوڵەکانی تر کە بۆ خۆپارێزی هاوڵاتیان گیراونەتە بەر بەردەوام بن و ببنە هەوێنیەوەی تەواوی ئەو لایەنانەی توانیان هەیە هەڵمەتی لەم جۆرە بەڕێوە ببەن و لەگەڵیاندا میدیا بینرا و بیسرا و خوێنراوەکانیش هاوکار و گەێنەریان بن تا هەمومان پێکەوە ئەم دۆخە نەخوازراوە تێپەڕێنین. گرنگترین هۆکاری خۆپارێزیش بێگومان جێبەجێکردنی ڕێکارەکانی خۆپاراستنە لەلایەن هاوڵاتیانەوە لە پێناو بە ئامانجی پاراستنی تەواوی کۆمەلگا. زۆر سپاس. ئێمە نزیکی 2 هەفتەیە هەڵمەتەکە دەستی پێ کردووە لە دەڤەری ڕاپەڕین لە گەرمیان لە دەربەنیخان بەشێکی زۆری و ژمارەیە کە خوێندمەوە لەو ناوچانە دابش کراوە. ئەمڕۆ لە ناو شاری سلێمانی ئەمە هەڵمەتەکە دەست پێەکەین و لە بەیانیەوە لە ناو شاری هەولێریش هەڵمەتەکە دەست پێکات و بەردەوامیە بێ و قۆناغی وەکو ئاماژەشمان پێیا لە قۆناغی داهاتووتری شان ناوچەکانی سەرروشەگرێتەوە کەرکووک و دۆک و بادینات. لە بەیاننامەکە ئاماژەی بۆ کراوەکە بەپێی پێویست و ڕێژەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لەچی ناوچەیەک بەداخە هەوڵگیری ڤایرۆسەکە توشبی ڤایرۆسەکە و مردن بە ڤایرۆسەکە زۆر تۆمارکرابێ. ئێمە هۆڵمان داوە بە هۆکاری بەپێی ئەو ئامارانەی کە بەڕێوەبەراتە جیاوازەکانی تەندروستی بڵاویان کردوێتەوە دامەکەکان بوو بەپێی ئەوە عادەتەکانیان دیاری بکەین. بەڵێ بەبێگومان مای خۆشحاڵیە ڤایرۆسەکە بەرەو کۆتایی بڕۆیان بنەبڕ ببێ، بەڵام ئێمە پێمان وایە لە دوای ئەو قۆناغی کە مرۆڤایەتی و تەواوی زەیوە باشووری کوردستان بەخۆیەوە بینی خۆپارێزی لە ئەرکە هەرە دەستبەجێیەکانەکە بێ خەڵک بیگرێتە بەر بۆی توژێ قۆناغە نەبینەوە جارێکتر و لە قۆناغەکانی داهاتووشە ئامانجمان لەوا بێت کە ئەو بنەبڕکردنە جارێکتر دروستبوونەوە سەرهەڵدانی لێ نەکەوێتەوە. زۆر سپاس بۆ ئێوە بەخێر بێت دەستان خۆش.